مهربان دوێتە مەلا حەسەن مایی لە ساڵە 1858 زاینی لە ئاوایی مایی لە باکوور ئامێری هاتەسە دنیا. لە وەختی کە گەردیمنە ناو لاپەڕەی مێژەوە ئەدەبە کوردی چۆمان کەفیگە وێنەی وەدەست دەست کردیاوگە دوێتە شاعریک جایڵ جوان وەناو مهرەبان کە خاوەن ماریفەت و سەرڕشتەی ئەدەبی و دانایین شێر و هونەرە شەعری بووە. مهرەبان ئەو دوێتە شاعرەسە کە لە ئەدەب مێژەوە کوردی شوونێک تایبەتە ڕاخۆی دیاری کردگە و قەڵای بەرز و بڕینی لە تیرڕازانەسە کە گەیشتمایەی شادی و خۆشحاڵی گشت کوردیگە دوێتەیلیان سەرڕشتە و ماریفەت و ڕۆشنهوری ناسنامەی کەسایەتیان بوو لە هەمان وەخت وەچە بە ڕێز و حرمەتیشەوە تەماشای ژیان نامە و بەرهەمەی لێ هۆنەری و شێری و ئەدەبیان بکرێ. مهرەبان سەر بە هۆزە بەرواری ژێرەگە کە دیارە لە باوگیە و هۆکارەی خوێنین و نووسانن بووە. ئێ دوێتە وەل ئەوەیشا کە بەهرەی شێری داشتگا لە هەمان وەخت دەسڕەنگێنیش بووە لە کارەی لە دەستچن و نەخشەکاری و لەو بواریشە و هونەرە خۆیشی نیشانداگا. ئێ دوێتە شاعرە لە ناو کتابە مێژەوە ئەدەبە کوردی کە لەلایەن ڕەحمەتی مارف خەزنەدارە و دانریاگا لێوا باس کریاز کە مەردمە هۆزەگەی و مەردمە دەورگرتن ناوچەگەی ڕێز و حرمەت فرێک لەلینانە. ئەمجا وەو جوورە کە باز کریاگە کە میرە ئەوسای برواری لە وەختی کە هەواڵە جوانی مهرەبان ژنەفتگا هەوڵە ئەوە داگا هاوسەرگیری وەلیا ئەنجام بێگو بخوازیگەی و ئیژیان هاوسەرگیریە و جوانی و پاک و دروست وەلیا دامەزرنی کە وەو خاتریشە چێسە خوازمەنی لە لای باوگی و ئەویش ڕازی بووە. وەلی ئیر ڕووداگە بوێسە هەواڵە ناخۆشیک لە لای مهرەبان و ناوچار بووە و شعرەوە قسەیەک بڕستنیگە گوش میر کە مهرەبان دووستدارە و ڕازی نییە شووی بکەیگە میر برواری. ئەمجا لەیرایشە وەو خاترەوە و شێرەوە ئوشی من چە بیوشم چە بەیان کەم کیوە حاڵە من زانی مەخفیات با ئاشکرا کەم ئەخ لەدەست دەردە گران ئەخ لەدەست عشق و ئەوین کەفت مەسە تازیە و شیوەن کیتیەی زەخمم ساقە و کەی چێسە دڵ سەد ئاخ و ژان. دیلەی شێرەوە میرە برواری ڕای دەرکەفی کە مهرەبان دۆسێک تردیریگ و پەیوەندی دڵداری وەل کەسێک تردیری هەروە خاتریشە میر دەست لەلی ئەڵگەریگ و ئی شعریشە ئەڕای نووسیک کلەتی وشیک خۆشەویسی نەیری چاورە چشتێک ڕۆشن و دیاورە لە داستانە تو دووبارە هەر شکر ئەی مهرەبان. مهرەبان توێنستگە عشق و ڕازت دڵە خۆی و شێرە بڕستنیگە لای ئەو میرە و لە هەمان وەختیش تاریفێک جوانیش داسە دڵداری ڕاستکانی حەقیقی کەوە هیچ شێوەیەک نەبایەت
خیانەت لەلی بکریەیک لامان وەخت میریش و ئەدەب و ڕۆشنهوری و ماریفەت بەرزیگەوە قەدر و حرمەت ناگە لە هەڵویستن مهرەبان وەلی مهرەبان لە عمر 47 ساڵان لە ساڵ 1905 زاینی ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا کرد. هەزاران هەزار سەڵام لە گیان پاک بێگەردە مهرەبان و گشت شاعرەیل و هونەرد و سەیل و ڕۆشنهورەیل.